ها خۆش نییە لە کۆڵان نان خۆی بەیانیان خەڵک لە مطبەخ لەخوا مەیترێنی لێرە ئێمە جیاوازین ئێمە ئەبێ هەموو شتێکمان لە ئومەتی محەممەد جیاواز بێ ئاگاشمان لە دەرودراوسێ بێت چیە چی ناکرێت لەن ئاگام لێم لە سەری ژنانی گەڕکش مەک عامر نەمێنێت باگەچم بەلەکە هەموو ئێ وتی وەڵا نە نایم نییە گوێ بگرە پێوت باوکمە لە دوکان نەکاتەوە بەخوا پێشیم ئێ وڵاوتی نایم کەیف خۆیت ئاخر بڵێ باوکم بێ بە شەق پێ و داخە کورە با بە کارە سات قەوماوە ڕۆڵە بڕۆ تێگەێنە بڵێ باوکم لە دوکان نەکاتەوە تۆزێککە بێ بۆ ماڵی خۆمان دەبڕۆ ڕێگە دوورە پاروێش هاوە دەمڕێەوە دەبڕۆ ئەمرن نەمێنێ بۆ خاتی پێخەممە باشە دڵێ خۆشە کوڕە هەیە چی والله زەبخۆ ئەو نییە خۆم نوری وەرە دی ئاوڕێک نایێتەوە بم لاوە ڕێک من لە نەی ها سلام عەلەیکوم بەیانیتان باش ئەو بۆ چۆ وەڵاهی ئەوەی ڕاستی بێت تۆزی لە بغم کردۆ چم بۆ ئەویشی لە بخە تو خوا عیب ناکەی لە ڕۆژێکی ئاوایە چی بۆ ئیش ناڕێ بۆ ئیش ئەمڕۆ بۆچی بووە وەرە بابە کارەس هات ڕوویەوە قەوماوە ئەلە گوێگان وسونیەوە بابە ناشێت تەقینەوە بوو بێ شەڵڵا تەقینەوە بووە وتیەکەی پارچە بووی تا ئەمە ڕووی نایە وەرە بە قوربانم بیچی بووە کۆرە چی بۆ کاکە ئیشی چی ڕەوشت و ئەخلاق مهمترە ئیش وەڵا ڕەوشت و ئەخلاق دەڕاکە پیاوانی گەڕەکەم بۆ کۆکەیتەوە لەم سەر بۆ ئەو سەر هەردوو کۆڵانەکە ئایدی تۆیە یەک تۆزیکە وەرن بۆ ماڵی خۆمان کۆبوونەوەیە هەر پیاوان هەیە ژنانیش کورە قەوماوە کاکە تۆڵاگەل لە دنیا نییە بچۆ مەنیش بانکە باش بێ بۆ ماڵی خۆمان باشە دێ بنێسەر لەگە مەنی جایە بۆ ماڵیەوە قەوماوە دەبڕۆ دەبنە ئەمر نەمێنێ بۆ خاکی پێخەممە نییە گوێ بگرە ژنەکە ئەوە ئەڕۆی هەرتی ژنی گەڕەکەی بۆم کۆکەیتەوە من ئاوا ئەڕۆم کۆڕانی ئەو دیۆگرم پیاوان کۆکەمەوە ئێمە چی لێ بکەم دادانی ئیشمانێ با بە دەڕاکە دەباش بڵێ ئەمڕۆ لە ماڵی خۆمان کۆبوونەوەیە منە چ ماڵی سۆی بەخان پیانەڵێم هەموو ژنانی گەڕە کۆکەمەوە قەوماوە داهاتە بڕۆ با بڕۆ منە چ ماڵی ئەی بێنە بێیەنا کجاوە بێیەنا ئەو چێ منە وەڵا دڵەکەی مشکێنن ئەو چێ من دایەڵا دڵەکەی مشکێنن ئەی پێڕاتیشان تۆی بەخێرنەی بە ملیشکابێ چی دێم جارە گۆرانی بێنە بۆ منەڵی ئەچی بڵێم گورە گۆرانی خەماوی بڵێ شەرەف ڕۆی ئەخلاق ڕۆی کاکە حەما بۆ چۆ ڕۆی ئەی من لە دوێنێ و باسی چیت بۆکەم ئەی دەبەدام چییە کاکە تێ بگەێنە مەسەلە چییە باڕێ بۆ گەڕک بۆ گورە فەزاحەت ڕووی داوە فەزاحەت چییە فاحیشە ڕووی داوە خوا بە قوربانم فەزاحەت و فازەکرێت کاکە تێم گەێنە وەرە سەر باوکم تۆ دەگەین ئەرێ شتێ دکتۆرە زۆر باشە زانبوو زەرع ناکەی کاکە شولێ بەچەنە شولێ بەسەنی چی فەرمون مەریز میوانەکان هاتن فەرمون عەلەیکم ئای بەخێر چۆنێ باشە خێوەڵان کردوم بێ بەڵابی ئاخدە تۆ کوڕەکەم نردووە لە دوکان داناخەم ئاخر سەلام چۆن دەهری نابێ بە قوربانی خۆ دەزانی من مشتریم زۆرە کۆ لە پارە قەرزان من بێ بازارە خواخوای دیدارێکمە کاکە حەمە قەرز مهمترەیە ئەخلاق وەرە کاکە تو باسی چییە ئەخلاقی چی بۆ باسەکەم خاپی گوڵۆ بەڕژە هەڵ بڕۆ سەر و دانیشە ئەوە لە قسم مەکە دەبنە الحكم لله دەبڕۆ بەخێر بێیت ڕژە وە سەرەوە ئێستا بۆ بازارە بۆ ئەمانەتان بەلەیە بۆ ئەخلاق نەماوە لە گەڕێکیە السلام عليكم ئەزانی چۆن عەلەیکە سەلام ئەم دوو مەنیجە دانەیەکتان نای خۆتان بخۆرن ماقولێ دوو مەنیجە ئاخر یاخوا بەخێرێ بۆ بڕژە لەداخی براکەم منیش یەک ماچیش ببە من ئاگ بەخێر یاخوا بیۆوی نوری جان بۆ بڕژێ هەڵ بەخوا عیتادی خۆمم هێنا بەخێر بی یاخوا بیۆی یاخوا بەخێر بی خاپێ بێ یاخوا بەخێر بی تەواو میوان دەباشە دەی فەرموو وا بەخێر بێ یاخوا بەخێر دەفەرموو دانیشن خێر بێن یاخوا بەخێر گەورەتان کردین وەڵڵاهی بەڕێزن دەناعەت بە ناوی خۆم و بە ناوی مەنیجی هاوسەرمەوە زۆر بە خێراتنتانەکەین هەمیەوە یارم هیوەمە وارم کەوا ئەم کۆبوونەوەیە بە کۆبوونەوەیکی حیزبی تێنەگەن ترسان ئێستا ئەبوو ئەم ماڵە 500 کەسی تیا وایە چونکە معقول نییە لە گەڕێکی ئێمەیە فاحیشە بڵاو بێت فاحیشە یاخوا ئەوەی ئێمە بینیمانەکە دەیبینی
انت هسه منيج بەڵێ ئەها ئەمەش مشکلەیەکی ترمانە نووری ڕجال لە یەکەم کاکە یا تۆ ناویش لەگەڵ گۆڕیا من بیگۆڕم معقول نییە دوو مەریز لە ماڵێکە قەینا من یەکەم بۆ دووەمە یەڵە باشە جا ئەبێ ئەمە وەکو گەڕەک قبوڵی نەکەین بە هیچ شێوەیە چونکە ئێمە گەڕێکێکی زۆر سەربەرزین زۆر کەرامەتمان بەرزە باڵامان بەرز هین باڵامان نابێت ئەمانە هەمووی لای ئێمە هەیە وجودی هەیە لەبەرەوە نابێ قبوڵی کەین فاحیشە لە گەڕەکمان باشە تێدا نەگەێنم کاکە بۆیە ئەڵێم ئەم گەڕەکە فاحیشەی تێکەوتووە ئێستا ئێوە حازرن بچینە سەرە و ماڵە ئەی نووری کوا خیرەتی تۆ بیتە جاران بۆ من ئازاوی تاق ئێستا کوا خیرەتێ ئێستش ئازان بیگرم بە شەقەی بچڕێنە باشە مادام وایە لەگەڵ من بچینە سەرە و ماڵە بابڕۆین هەستی بەڵێ باوکە بڕۆ عتاد بێنە یاڵا بەس بەلە ماکە ئەمە نەبێ پاشیمان نەبنەوە لەگەڵ تایم تا پەتەکە لەگەڵ تایم شتیوا لە گەڕەکە بێ قەت قبولی ناکەین بەسا هەتا کەیشت قبوڵ بکەین تەواو تەواو قبوڵی ناکەین بينا بابا اي عفر اي كرم توزيعي كا ان جابتها بينم بزانم شلون طولي كوتانا كانوا لا تمام زانت چیان لیەکەم ئێستا حاضرين گەڕەکەکە ئێمە گەڕێکێکی بە شەرەفە ئێمە فاحیشە قبوڵ ناکەین هیچ شويه قبولي ناكل لقرشي اما فاحشه هبيه ئەوە کوا کە لە هۆقەکە هەی کرمۆڵ کە لە هۆق چێە بروسك منشي خلطي شي ليه باوکە تازە بابەتەوە قصة بروسك ماشي يا منيره كرش ليه فاحشه قبول ناكلت ناكلت بس شو قانوني ايام بس المالي خلق شي بو صار شي بو فرم كاكا دغ شي ليه ام قرك الشريفه ناس شريفي قبول ناكل كاين او مك ليه من ولا نجعم بازانه ترسم ولا بزانه شيء وين كل يوم فرم دي فرم بزام او بي مالي فرم ولا بابا تو قال الدنيانيه هالروجي نوعي خويك ابا مالي انا زان بشير معنا قبولي ناقين بهيش يويك طبعا نوعي شو كاكا عم بس شيتو ولا كاكا جان ابو خويتي انا دليفري كا دون شو نهبو يا کەناسەکە كناسك اخوي بياكا ئەی پۆلیسەکە بۆ ناوەی ولا ببردوامي دام السرخوش اقا ماليني شلب خوي بياكا كاكا جان سلام عليكم عليكم السلام انا ديك وقت يوم هذا توقيع كاكا اساتي ليشتم دي اذا كاتم نسا يك بو طارونا كمو ديروني قال يك كاكا دليفري كا اما جني دليفري كا كاش اوامن لشون دوامك لو خواردن كاك لبري خورنا كان تاخير ابر تيجي رجع استيعاب وكابراي خاون كومبانيا قبولي ناقل داري كردم بابتي كناس يقش اما جري كناس يقش اما كاكيجا لو ايش ما قال ايش زعلان فيها منش قبول من ناقل لبرو وازن انه يشينو داريش كلام اوش قينا اي موضوعي بوليسك كانوا سينما بوليسك بلى بوريناك بهيج شوي شو بقرن اما قبول بكرة يعني ايه مرة وش وشرف واخلاق منيا نية لسارة وابو خوانوا لسارة وابو خوانوا لخوارة وابو سروا لخوارة وابو سروا ترني لا ترني لا سوتا مالي بشيلا والله بقور نجي افلام كرتون كيو هتافا هري ئێمە لە دوای ڕاپەڕین و ئەنواع و تافمان و کەچی هیچیشمان بە هیچ نەبوو والله الرازك لدواي رابرينوتشي هتاف مان كيساو نرخي نجري كي نبوه ئەی چەپلەکانمان هەمووی بە فیڕۆچ و ئەی نهاتوا لساروا بخواروا لسارة وابو خواروا تلالو والله طللو وانت ولد ديك هاتوا من حما وما استوى موچەکەمان هاتەوە
هەمان هاتەوە ئەرێ تخوا یەک دەقە ئەرێ بۆ کەمیسای بیرم کەوتەوانێ قابی ئەزبەریزم داناو لە سەلاجەکەی ماوە نەوەڵا نەماوە چونکە دوێنەشە ئای خوشکم لێرە بوو کچەکەی هەمووی خوارد خوراوە ئەرەوەڵا خوراوە خوراوە من حەماوە مەهەستاوە موچەکەمان خوراوە حەلەلا کاکە عەلی ماڵتان بە قوڕێژی من هەرچیم کردی و مەیکەنەوە بابا دی وڵا ئێمە فێری لاساییکردنەوەین کا دەیەڵە ئەرێ کاکە تو عیب نەکە وەسە دابەزە لە چێ بابا قبوڵی ناکەین زەواز لەوە بێنن کاکە هیچ شتێک قبوڵ ناکەی لە کەس باشە کاکەشان قبوڵی مەکەن ئێستا ناتانە جلی پۆلیسەکەش بزانن کاکی من ئەمە لە درامەیە کە بەشداری مەکرد ئەوە جلی پۆلیسیم لێ بەرابووە شەوان درە نەهاتمەوە لەبەرەوە ئەوەم لەبەرە کردووە